ئەمڕۆ سەرۆکۆماری عێراق و خانمی یەکەمی عێراق بۆ یەکەم جار لە دوای بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند کرا هاتنە شاری هەڵەبجە و سەردانی هەڵەبجەیان کرد لە سەرەتاوە چونە لای پارێزگار و لەوێ کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و کاتژمێر 11 بۆ 11 و گەیشتە مۆنۆمنتی هەڵەبجە لەوێ کۆبوونەوەیەکی بەرفراوانیان لەگەڵ چین و توێژەکانی شاری هەڵەبجەدا ئەنجامدا و سەرۆکۆمار لەوێ وتارێکی پێشکەش کرد لە وتارەکەدا باسی لە ڕۆڵ و پێگەی شاری هەڵەبجە کرد لە کۆن و لە ئێستاشدا هەروەها پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە و هەروەها هەڵەبجەیەکان کرد لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ بۆنەی بە پارێزگابوونی هەڵەبجەوە پیرۆزبایی لێکردن باسی لەوە کرد لە وتارەکەیدا کە ئەمساڵ بەنیازە داوای بودجەیەکی تایبەتی بکات بۆ شاری هەڵەبجە جگە لەو بودجەیە کە حکوومەتی عێراق تەرخانی دەکات لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بۆ پارێزگاکان وتی کە بەنیازم داوای بودجەیەکی تایبەتی بکەم کە خۆم سەرپەرشتی بکەم بۆ پێداویستیەکانی شاری هەڵەبجە و دواتر سەردانی زانکۆی هەڵەبجەی کرد و کۆتایی بە سەردانەکەی هێنا بە گوتەی نۆخشەناسە پارێزگاری شاری هەڵەبجە ئەو وتی کە سەرۆکۆماری عێراق بە دەستی پڕەوە هاتووە و سەردانی کردوین بەڵام هیچ پرۆژەیەک یاخود هیچ شتێکی نەدرکاند کە ئەو پرۆژە و شتانەی کە هێناوێتی لەگەڵ خۆیان یاخود جێبەجێیان دەکات لە داهاتوودا چین و ئەمە یەکەم سەردانی سەرۆکۆماری عێراقە لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە و هەروەها لە وتارەکەیدا کە لە مۆنۆمنت پێشکەشی کرد سەرۆکۆماری عێراق باسی لەوە کرد کە دوێنێ دادگای فیدراڵی سەرجەم ئەو سکاڵایانەی ڕەت کردوتەوە کە لەسەر دەنگدانی بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن پەرلەمانی عێراقەوە تۆمار کرابوون و ئەمە شوا دەکات کە بە پارێزگابوونی هەڵەبجە ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت و وا بکات کە هیچ کێشە و گیر و گرفتێک نەمێنێت لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕووی یاساییەوە هەروەها ئەو دۆکیومنت و مستەمسەکاتانەی کە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە لەگەڵ خۆیان هێنا بوویەوە و پێشکەشی مۆنۆمنتی هەڵەبجە و پێشکەشی پارێزگای هەڵەبجەی کرد.